هم ملاك ملا هم ملاك ملانيا اما خستني اوتومبيلا جاوستا اولاوتي امانه خاوين كوجوان برعوس فان انا هم بيني حش فان انا هم بيني او صفاتاني او وسطات شي غير مقرر لقى الخلق برا كوفان برا كيوان اسا ماشني وسارت هذا كي ماشي او سعر دكين او تعمير دكين عند سمنا لما رقيكم ما قال لك مدار خم ساعتك دانش عندنا اخر ياك جولاتر تا وانا خويش هر بخالي امرو من هاتوم ببما شاگردی یەکێک لە دوکانەکانی چاکردنەوەی ئۆتۆمبیل لە کوێ لە ناوچەی پیشەسازی باشوور سناعی سەر ڕێگای مەخمور من ئەمڕۆ شاگردی یەک لە وەستایانە دەکەم کە کاری چاکردنەوەی مەچینەی ئۆتۆمبیلە و بەردەستی دەکەم و سپانە و ئەو کەلوپەلانەی کە بیاوێت دەی لە بەدەستی لەگەڵم بن وەسا ئەوڵە باشی باشي ئەمن ئەوڕۆ شاگردتمەوە چی قسەمان کردبوو باش برعوس فان انا هم بيني حش فان انا هم بيني وەستا هجاني وصعي ئەوە هەندێک بڕگوشتم هینا لەو دەرمدانا سر او تساوي ئێستا بەچنێ و سارێت چا دەکەین ماشي او سعر دكين او تعمير دكين تامیل دەکەین تعمير دكين تۆ باشا تۆ ماشي او سعر دكين او تعمير دكين سپانەی ڕقم هەر چەندەکەت ویست پێم برێ سبانا عبدا ما اندوي عەفدا عبدا عەفدا بس هاي قورو النوز دي نۆزدەیە او عبدي ئەوە عەفدا او ئەو عبدي ماندێ او ماندي شازدة ماندي شازدة 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 ماندي عەفدە چ کەشمینە ئەمە خستنی ئۆتۆمبیلە جاوەستا ئەوڵاوتی ئەمانە خاوێنکەوە جوان ئەو ڕەشاتیە نەمینێ ینی ها ئێرە ڕەش نییە ئەو ڕەشاتیە نەمینە گوتی خۆڵیشتە هەڵکە لەبەرەوەی بە ئەوانت پیس نەبێ وەلو بە تەواتی پیس بووە جا بەم شێوەیە ینی ئێستا چۆن سپی بۆوە ئێرە ڕەشە ئێرە سپیە دەبێ ئاوا هەر چار پستن هەر چار پستناوە بەو شێوەیە خاوێنی بکەینەوە دەترسێم جوان خاوێنی نەکەمەوە وەستا ئەوڵا لێمان تووڕە بی خۆی لێمان تووڕە بکات یەک لەو ئەو سیفاتانی ئەو وەستایە چییە ینی بە قسە خۆشەکانی چوە قسە خۆش و گەرم و گوڕە لەگەڵ خەڵک دایمەن کنی قەرەباڵقە ئەگەر کابرا بۆ چاکردنی ئۆتۆمبیلەکەشینە ینی دێ لەگەڵی ڕادۆستی و قسە و دەمەتەقی دەکاتن ئەمنیش چیت و پەنجوانی لە دەست لا انا نابي بنتوانا ها غزوه وين؟ هيدي يلا طلعوا هيدي يلا تنخلص هاي الطرقه عاديه يلا مشتری برا عەرەبەکانی شتەیە سي سار عرب كان مكان سی سار عرب اخو نابي لكم چ لێ دەکەی او هذا اسم قاردين دكمو تۆ ئەوەمش دەگەردن قاردين ئەوە سینگاردینی ئەوە ئۆتۆمبیلە دەکەینەوە لەگەڵ وەستا ئەوڵای قاردين او ديري دكينو هەر ئەو چار سپانەمان دێ وەستا اري والله جاري وانت ما عندي سیقە هەموو شتەکە كابريا شقيبيت نبي ترمي الكوبا يزيد ما دفتر شها وانيا نبي خوت اخوات بي في حاجه الاخوان الناس يامش شدكا پرسیارێک وەستا زۆر ئەها دەرێن بچێ سناعەی قۆرت دەبڕن و ئەو شتانە هيا من نار مني الرزم حلو او شارع انواع كده هم ملاك ملا هم ملاك ملانيا لا ڕاستە همو زلمه جوشك بياوي باشي خرابيه اتبيني بيز برا بيز ري ويا هري شبز مكا ئێستا وە گاردینەکەت کردەوە وەستا اوي برام بزانا من تسيبه من الناس نبخواني ام برام بخوش تاكم من الناس وەستا زستانان ناخۆشەوە نیە ئیشتان دستانا عارف والله دستانا بقى قال ناخذ بس اما ليه راهاتينا اما ليه راهاتينا اخويا بزياده هشتا او دنيا هم متفش پیکە باشدا عارف بيكا برشت رقم مرقش ما اشتاها ینی جگە لەوە ئیشەکە دەوەی هەر بەخۆشت عەز لە نوعسە عارف والله عارف بخوم ايش كاركم او ايتو
ئەتو نەچێ مەکتەبی وەستا نا والله ام بس عربي وخينيا سي صار عربي خينيا نم خينيا لا استوعبته بار ما كردي لقندي مكتب ما ندي ليرة هر خرج كاسبي بينا هەر کاسبی أنا والله بس كاسبي بس خرج كاسبي بينا أنا بس خرج كاسبي من أخوي مزيان الحمد یا لله بە کاسبی و جوانە وەستا أنا والله كاكا خركك اللي رازي بزور خوش خزمك دوستك برادرك دي اللي رازي بقال خوش هذاك خلي رازي خوا بيغمرش فينا خوش خەرگی ئیشی توی پێ جوانە وەستا ونیام أنا تعمل الشكل بس دي لندرو ئەوە وەستا ئەوڵا لەبەروەی ئەو مەچینەی دەباتن چ لێ دەکا ده بسيط دەبەستیتن بله كاس سكسش مني ئەو لەبەروەی قورسە دەو هادەی لا ابوي يخص راس شوف بس قران ئەوە مەچینەی نیسانی يلا ماكينة قران لسه. مقبله سوريا مقبله لا تسال الفيديو ليك ساعات صورتك او قران دەی وەستا گۆران دەی وەستا عەبدولکەریم سابێ لە شوێنی خۆی دای بنینەوە اینجا بەستانەوەی و ياك دك عبد الكريم صبر 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 سەبر نەویکە ئەو سۆندانە تەواو اصلا انا هێشتان راس ياك دخل تعالي برش مني ورا كوفان ورا كيوان ورا بغات کەیوان تالی بەر تعالي بري بني كرم ئەو دەبی لە خوارێ ڕا لە بوویەوە راس جێگەکەی یەکە جەولاتر تا ئەوە برن دەبیتن کە دەبی لە بنۆڕا شەکلی کەی وانا شوي ارفع عنه خل شوي عبد الكريم ها خل شوي ارفع نزل لا ايش ونس لازم يجي يفطر ها شنو وەستاجان ئەو سیارە پێم وایە ئیشی تەواو بوو او ايش كده ماشيني وش دانا وشماندانەوە پێکەوە پستنەکانیشم هەموو شوشت و بە فلچەکەی خاوێنم کردەوە گاردینەکەشم بردەکەم وەستا وەمزانم ئیشم تەواو بۆ ڕۆژاگردی بوو حق خوش دەدەمێ بەسەر ئەو چاوای یاک خۆ بەخێر بێ چونکە ئیشەکەی نازانم یەکەمەکەی هەر پارە کەمە بەێ ئەو دوایە سەب زیاد سەبر لۆ زیاد دەکەین و بە چاوە یەکەم جار ڕزای تێگە تا فێر دەبی دێ و بیستە و پازدێ ئەو زیاتر نی ڕۆژێ دێ و بیستە و ئەلۆنێ ئاتا بڕبرە فێر بوو زۆ هەفتە لۆی زیاد دەکەی زار هەفتە هەیە بیست بدەکەی 25 عەسەب لێزانانی عەسەب لێزانی خۆ ئەگەر لە خۆی لێزانی لە خۆی باشترە شاگر لە خۆی زانی بە خۆی باشترە تازە باس ناتانم دابنیشم نا ئەمین ئەگەر ئیش نەکەم ناتان هەر بەخۆم حساسمێ لەگە هیچ نەکەم نات لەوتێ دەستمان پێ کردووە کەمترین وەخت دیتم دابنیشم دانیشتن نییە لە مارش کەم دادەنیش چوم لە مارەکەی خۆم ئاگە لەکەم دارەکەی خۆم ساعتێک دانیشم دنیا خرادێن لە مارش ئەری بەخوای دنیا خرادێن دەبی شەوی لەوانێ دەما لە پازە معلێ بکەم لە کەونە سارە ئەوەندەی دەکەم شوانش شەوانی شێ دەکەم وایە لە خەویش هەر بە خەیاڵی ئێستا وا هەست دەکەم یانی نییە ئەزت لێ هەستی مەرەق میشە وەستا ئەو 30 ساڵە دەک ئەو شێ دەکەم ئەم قەرمسقەت لەگەڵ ئەوە ئەلێرە نەبوو بەزە و دوکانە بوو کەسکە نەبوو لە من زیاتر یا کەسکە لێنە ناو ئێرە دەقڕبات تا سەزا دێ مەخموو ئەگەر 30 ساڵ بگەڕێەوە پاش هەر ئەو شی دەکەیەوە ئەڵە هەرە شێ دەکەم ناتان فێر بینێ ناتان ئێستا دەری شەوانیش مەسەن لە ماڵش دەچین مەعلەی دەگەڕم لە سیارێ سرا بووانە ئەوە بەس ئیش نییە خولیاشە خولیا چەند کەس فێر کردێتە ئێستا ئەخوای ئەڵان لێرە لەوانێ وڵە دە کەس زیاتر فێرکە بە شاگری ئەوانە هەموو ئامۆزام بەرامبەرم هەموو فێرم کردی نەچینە ڕێبارێ لێکوانێ ڕێبارش فێر کردیا ئیسم محەممەدم فێر کردی لە سەری کۆرانەوە دە کەس زیاتر فێر ئارێ وەڵڵا هەمووش هە لێر شۆکان لێر دەنووس شاگردەکان مە لێر دەنووس ئارێ بەخۆ لێر نەدەچین ئیشەکەی ناخۆش نییە وەستا ناخۆشە بەخەر دەزانیت هەموو ئیشێک ناخۆش تێدایە ئەگەر ناخۆش دێنانە هیچ سپادەی نی پارەکەش پێم وایە پارەکە عەرارترە
من صعبة تخون مش ذكم سال أوزلا مش ذكم كل شيء لو خرج هذا مش أهله كمان پێتوانی ئەو پارەی شاگردەکان لە قورسی شێریێتە دەرێ لا تبع أتي أمن يصدوم هي 100,000 استعوانا روج 100,000 أنا كلام دونا 100,000 عندنا ما صرفش عادي مني أو علاقة له هي زانية بس وسطانا وسطانا حساب أخوم ليرة بمليرنا في شبري حس ئێستا هێنیام زۆر ئەوم جێ لێ بۆ دەڵێن شاگرد کە لە سناعی دەست بە ئیشێ دەکا ئەفتەی 40,000 و 50,000 و هەتا فێر دەبیتە بەس کە فێر بوو ئیدی پارێ زیاد دەبیت إيه طبعا أمن إسا أول 2014 دولة كم دانا 2014 بأخوان خرج حدود السورياني إيباعاتي وش عربيش يتشي بنزا هذا دمي بس وسطانا أري والله همزانا قشمري بومن شنيدي أري ئەگەر وەستانە بێ ئەوەندەی نا نا بەعام شاگردەکان هەر ئەوەی خۆت بوونا عارف بخوم هەر کەس خۆت هر كاس خما بنا لكن خما مقسم خما بس أنا والله وش بريا كان فرقان سيا أول 2014 ده كانت سنة يازا صار رقم نونيا دبر لي أم بسبري بحياتي خرتك اللي ديتنا تتوالي كان لسمين النقانة دي ودي نابي لە وەختی ئیشەکەت وەختی کە چاکردنی سارەوەوانە چ شتێک ینی قەت لە بیرت ناچیدن لبو إيشكي لە ئیشەکەت شتێک هنا إسا أوم كردو دزام كودا كموجودة بس ینی پێشووی تەمەش ئەوە ئیشەکەی پێکسەر لە مێژ إسا تلميلك بس الفيديو ده دزام بايتشني إسا بس اللون ثاني دزام ديك وتمراب كوشين کاسکێت و شتی سوار عرات من شقي قبل ما كاسكي ساقر ممكن كوري خوارك ینی بەس بەجێ هر بس أنا على بيت هاي يكسب اللي قدام أو أنا أرجع قلت موت نروي فمنكو تازا بتم درينا رات كتب الجوري كتب نازل المري بەجێ بس جيمنا دنجي في دزام قەت هەبووە ینی ئەوها خەلەلی سیارەکەت پێ نەدیدرابتەوە هيا طبعا هذه خو دمي إجناكا دمي مەشغوڵ دەبیتن وشي دكتورة زاروي غردك أمن ماما صاشم دي ترز ميلو ماما صا درس سخينيا لما زقفتي بين لو أنا تشاصت صد كذا دويبو سلامي ندا أخرى قلت أنا ماما عم هاري قلت ماما صار له قلت نيخيندو بشجع أكت أمن زور زاري الريم غرد كديا باشە کە قەت بڕغی وشتی لەبیر ناکەی مەسەلەن هە لە بەستانەوە ئێستا زۆربەی ئەوانەی کە بخۆیان دەستکاری دەکەن لێ نازانن بدن هەر جارێکی هەر شتێکی بکەن وەستا بڕغی زیاد دەبیت أخذ دبي زيادة دبي وساك دبي وش دكتور دبي للسلام بالسرعة أدبي السرعة استعملوهم كرتوا دبي بريم وساك أمهم كرديا أدي أدور إيش كيدك أدي إيش كيدك أدي صار بخونا سيش جبري دك عقدي من دك ئەتوو 30 ساڵە بەس لەگە ئاسی عارف ینی مامەڵەی بەس لەگەڵ ئاسنی من بس ما عملوا لك عاسني بەس ئاس عاس شر لك عاسني شەڕ لەگە ئاسی دەکەی ڕۆژانە لەبووکردنی بژێ بلي طبعا ئەی جگە لە بابەتیانی ئەگەر ئەو پیشەی نەبا ئێستا بڵێن واز بینا لە سیارەی و لە ئاسنی دوورکەوە ناتانم ناتان ناتانم يدرك پێم وایە چکە بە قسە خۆشەکان بەو گەرم و گوڕێن خەڵک زۆر دێ ئەوی ئەگەر سیارەش چانەکاتن گەلێکت ڕادۆستی ناڕوە قسە خۆش نەبی ناڕوە کارەکەت لەگەڵ ئاسنە بەڵام قسەت خۆشە خۆت نەرمی نامري أمين بخوم في خوش عالم أقول راحتني للسري خمت هذا أمن براكس كينجو ما حرنا قسان الشمال من خدمات الدامة